ئێران لەمەوەی ئاخیرە لە رووسیاوە زۆر چەکی وەرگرت. رووسیا دوای ئەوەی کە پشتی لە ئێران کرد یەکسەر هاتە مەیدانەوە. رووسیا ناهێڵە ئێران سەر بکەوێ، بەس ناشێوێ بڕخێت بمێنێ لەو ناوەڕاستە ئاها بۆ شێوازە. 100 فرۆکەی مێک 29 داوە پێی لە جۆری ئێمەکە، یانینەوە کە و مێک 29 کە عێراقی بوو قیمەتی نەبوو. 100 دانەی داوە پێی ئەم مێک 29 ئێستا لە قاعدەی هەمەدان داناوە لێوێنانە. هەتاکو پێش چەند ڕۆژێ فڕۆکەیە لە بان تەهران فڕی سوپەرسۆنیک لە دەنگ سەریاتر ڕۆیی لە دوای خۆی شاکە کاتن هەوا دەنگ تەقینەوە دێ خەڵکی تاران ترسیان یانیشکە دووبارە بووە، بەڵام نەخێر فڕۆکەیەک بوو ئەمانە تێستەکەن بۆ شەڕ ئەگەر هاتن کو ئامادەکاری ئەمانەی لە هەمەدان داناوە لێوێنانە لە مەتاری بڵین مەهراباد لە تەهران سیخۆی 34 وەرگتووە 4 دانە 4 دانەی وەرگرت سیخۆی 35 بوو بوو لە 4 دانەی وەرگتووە سیخۆی 35 توانای ڕوبەڕوونەوەی F16 و 15 و F35 شەیە ئەگەر ڕادارەکەت بەقوت بێتن بە ڕاداری ئیساوەیە جگەلەوە یاکی 130 هەیە داوێتی پێی کۆن یاک 144شی داوە پێی بۆ مەشق ئەنجاش سیخۆی 30 داوە پێی بە سیخۆی سیەکە نازانم چ جۆرێکە چونکەوە نوسخەی هەیە بۆ نمونە سیخۆی سی کە دای بە چین ڕووس MKKە بەڵێ نوسخەی هیندستان MKIە نوسخەی خۆی SM 1 و 2 ئایا نوسخەی هندی داوە بە ئێران یان نوسخەکەی خۆی داوە پێی ئەوە گرنگە ینی بەس معلومات نییە لەسەری ئەمانەی فڕۆکەی باشی گەشتۆتە دەست باڵە زۆری گەشتۆتە دەست و ئێستا گرنگەوەیە کە سیستەمی ڕادارەکەی بەرگری ئاسمانەکەی بەقوتکە ئەو وەکوتم S400 وەرگتووە ڕادارێکی زۆر بەهێزیتی ڕادارە چینەکەی گەشتۆتە دەست باڵێ گەشتۆتە ئەوشی گەشتۆ